Akinciyên taxê qelat li nahiya Rovya gazindeyan ji ber kêmiya projeyên xizmetguzariyê dikin û hîvî xwazin ji hikûmeta herêmê haviryekê li taxa wan bide. شارع منينا مزار منينا يعني منطقة روفي عامة أترها طلبهم التشتة نينك خود الدعوة أري والله قالك تشتيني دعوة كرده أري خود بهم تشتيني دعوة كرده نيان كرده خريان بردو ترى وبرابو چێشەمان بینی جادەکەمان خراپە و داوا لە حکوومەتی هەرێمی دەکەین هاوکاریمان بکە و جادەلومان چاکە و ئەو پشت بەرەوەی هەموو ساڵچێ ئێک نەفەر تێدەخنچێن و دەکەونە ئاوێ. Welatiyên vê taxê gelek gazinde û kêmasî hene. Mîna xirapiya rêk û banên wan û nebûna sûndoqê avrêjiyê û kêmiya ava vexarinê û lawaziya voltên kareba walîdê. والله ما کێشەمان بخوا دەبینی کۆکونیە دوو پشکمەی خوار مارمەی خواردەمە قوڕ ئاوە جۆگەی بدینە گەڕەتێ فەقیرە کەس هاور لێ ناداتەوە کەس خودانی لێ ناکات ما بخۆ دەبینەوە چ دەبێت Herçende qêrkirina wê taxê û drûstkirina sûndoqa avrêjiyê di plana bajêrvaniya Rovya bû, lê serokê bajêrvaniya Rovya egerê çênekirinê bo krîza darayî vedigerînît. لە پلانی 2014 بەنیاز بن هەر سەرگەڕەکەکان هەم قرتاکردنی زادەکان هەم دروستکردنی مەزاری لە پلانماندا هەبوو لە 2014 بلان بەداخەوە بودجە نەهات و قەیران دارایی دروست بوو کێشە بینی عێراق و هەرێمی و عێراق دروست بوو ئەو بودجە نهات لە پرۆژەی دوو سایدی ڕوویەش 5 کیلومتر مەزاریمان هەیە بەڵام پرۆژەکە 20% جێبەجێ کراوە ئێستاش مقاول ڕاوەستا لەبەر قەیران دارایی. Li Sunûrê nahiya Rovya çendîn projeyên xizmetguzariyê ji bernebûna pareyê ji kar hatîne rawistandin. Piştî binahiyebûna Rovya li sala 2007 taxê qelat hatiye avakirin û pitirî 200 mal têda dijîn û rûnişvanên taxê didin diyarkirin, çendîn caran daxa ji aliyên peywendîdar kirine lê bê çareserî bûye. Tayyip Goran, NRT, Nahiya Rovya.